لە دوای بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان سیاسەتی وڵاتی تورکیا و کاربەدەستانی بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینیوە بە شێوەیەک هەڵوێستەکانی تورکیا لە زمانی هەڕەشەوە بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی و لەشکرکێشی گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە. لە ئێستادا مانۆڕی سەربازی سوپای تورکیا لە سنوورەکانی هەرێم پێدەنێتە پێنجەم ڕۆژەوە و کە تەنیا 3 کیلۆمەتر لە خاکی هەرێمەوە دوورە. بە پێی زانیاری دەستگاکانی ڕاگەیاندنی تورکیا مانۆڕی سوپای تورکیا بە بەشداری ژمارەیەک تانک لە ناوچەی سلۆپی لە نزیک سنوورەکانی هەرێم بەردەوامە و ژمارەی زۆر بنکەی سەربازیش دروست کراون و هێزێکی زۆر کۆکراوەتەوە و بەردەوام تانک و زرێپۆشەکانی سوپا دەسوڕێنەوە. تورکیا تەنها بە لێدوان و هەڕەشە و مانۆڕی سەربازی کۆڵی نەداوە، بەڵکو ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیە وڵاتە بە سەرۆکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان کۆ دەبێتەوە. هاوکات 213 پەرلەمانتەر لە فراکسیۆنی ئاکپارتی واژۆیان کۆ کردوتەوە و پێشکەشی سەرۆکی پەرلەمانی وڵاتەکەیان کردووە بۆ ئەوەی سپەی کۆبنەوەی نائاسایی ئەنجام بدەن و بڕیار لەبارەی ڕیفراندۆمەکەی هەرێمەوە بدات. هاوکات تورکیا بە دوای پشتگیری نێودەوڵەتیدا دەگەڕێت بۆ ئەوەی لاگەری لەشکرکێشی بۆ سەرهەرێمی کوردستان ڕوبەڕووی هیچ سزا و لێپرسینەوەیەک نەبێتەوە. دوای ئەنجامدانی کۆبوونەوەی ئەردۆغان لەگەڵ دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا، سەرۆکوەزیرانی تورکیا وتی ڕیفراندۆم پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەیەوە هەیە. ئەو مافانەی لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و دوو قۆڵیەکانەوە پێی دراوە بەکاری دەهێنێت. بەرپرسانی باڵای تورکیا زیاتر لە سەرکردە و بەرپرسانی وڵاتانی ناوچەکە دژایەتی خۆیان بۆ ڕیفراندۆمی هەرێم دووپات کردوتەوە. لە نوێترین لێدوانیشدا بینایی یەڵدرم داوای لە مەسعود بارزانی کرد دەستبەرداری ڕیفراندۆم بێت و جەختی لەوە کردەوە کە هەرگیز ڕێگە بە دروستبوونی دەوڵەتی کوردستان نادەن. لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەمیشە تورکیا بە هاوپەیمان و دۆستی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم ناوی براوە، بەڵام ئێستا سیاسەت و هەڵوێستەکانی ئەو وڵاتە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ڕیفراندۆمەکەی زۆر توندترە لە لێدوان و هەڵوێستی هەریەک لە وڵاتانی عێراق و ئێران و سووریا و کۆمەڵگەی نێودەوڵەتی.